نەژاد نەجم کە هونەرمەند و شانۆکارێکی کەرکووک و کوردە وەک ئەندامی ناوەندی شانۆکارانی بێسنوور لە جیهان کە سەر بە یونسکۆیە کە قبول کراوە کە ئەم ڕێکخراوی یونسکۆ ساڵانە تەنها یەک کەس هەڵەبژێرێت لە هەر وڵاتەوە کەسێک هەڵەبژێرێت و نەژاد نەجەم یەکێکە لەو کەسایەتیانەی کە لە کوردستان و لە عێراق هەڵبژێردراوە. دیارە بە خۆشحاڵی وەکو تاکە شانۆکارێک لە وڵاتی عێراق و کوردستان دەستنیشان کرام وەکو ئەندامی ناوەندی شانۆکارانی بێسنوور لە جیهاندا. تەبعاً ئەم ناوەندە سەر بە یونسکۆیە، زیاتر لە 800 شانۆکاری دیاری دنیا ئەندامێتی و لەم ناوەندە کارەکەن. تەبعاً ئەم ناوەندە ئەرک و کاری ئەوەیە پەیوەندی دروستکەن و ساڵانە کۆبوونەوەی خۆیانەکەن، هەر جارە و لە وڵاتێک پێشنیارەکرێ ئەم کۆبوونەوە گەورە بکرێت بۆ ئاڵوگۆڕکردنی پرۆژە هونەرەکان، پرۆژە شانۆیەکان، فستیڤاڵە نێودەوڵەتەکان. تەمەن ئەم ناوەندە ئەوەی کە زانیاریم هەیە لەسەری لەبەرەوەی من ماوەی یەک هەفتەیە ئەم ئەندامبوونم پێگەیشت لە ڕێی ئیمێڵەکەوە. ئەم ناوەندە لە 2023 لە ئەنجامەوە دروست بوو کە سەرۆکی ئەم ناوەندە بیری لەوە کردوەوە چۆن پەیوەندی لەگەڵ هەموو دنیاە دروستکەن، بۆیە وایان کرد لە هەر وڵاتێک کەسێک بێتە ئەندامیان و وەکو نوێنەریان لە وڵاتە کار بکە. بۆی بە خۆشحاڵیەوە جێی خۆشحاڵیە من یەکێکم لەوانەی کە ئەم هەفتەیە بڵین نامەی ئەندامبوونەکەم پێگەیشت. یەکەم کارشم ئەوە بوو لەم ناوەندە کە لەگەڵ سەرۆکی ناوەندەکەی قسەم کرد کە داوای ئەو کۆبنەوە گەورە بکەم کە هەر ساڵی لە وڵاتێکە بە خۆشحاڵیەوە داواکەمیان قبول کرد. من ئێستا کار بۆ واکەم لە 2026 ئەو کۆبنەوە گەورەی کە زیاتر لە 40 بۆ 50 وڵات نوێنەر و شانۆکاری زۆر دیارە و گەورەی جیهان بێنمە شاری کەرکووک بۆی ئەو کۆبوونەوەی کە ناوەندی شانۆکارانی جیهان کە سەر بە یونسکۆیە، پرۆژەی تایە، کاری تایە، کاری هاوبەشی تایە، پەیوەندی زۆر گەورەی تایە. ئەتوانم لە ڕێ ئەم ناوەندەوە دەیان شانۆکاری جیهانی بێنمە ئەم شارە، دەیان گروپی باش بێنم، پرۆژەی زۆر باش لە ڕووی مادی معنەویەوە کاری لەسەرکەین، چونکە بابەتەکە بابەتێکی ئەوەی کە خۆتان نەزانن یونسکۆیە، بابەتی مرۆیی تایە، هونەری تایە، سەقافی تایە، هەموو ئەم بابەتانە. بۆ یوان متوانم لەم ناوەندە خزمەتێکی گەورە بە شارەکەم و وڵاتەکەم بکەم.